دوێنێ لە شاری سلێمانی ژمارەیەک لە هونەرمەندان لە بوارە جیاوازەکان لەگەڵ بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە بۆی گفتوگویەکی هونەریانە بکەن هەم باس لەو کێشە و گرفتانە بکەن کە هەیە لە بواری هونەریە لە هەرێمی کوردستان بە گشتی و لە شاری سلێمانی بە تایبەت وەکو پایتەختی ڕۆشنبیری چی بکرێت بۆ هونەر پێشنیاری هونەرمەندان چییە ئەمان چۆن دەتوانن وا بکەن هونەر دوور بێ لە دەستی سیاست گفتوگۆکەین لەسەر ئەو کۆبوونەوەیە باسی چی تیاکراوە لەگەڵ زۆر بەڕێز پشکۆ مستەفا کە بەڕێزیان هونەرمەند و بۆ یەکێک بوون لە بەشداربووانی ئەو کۆبوونەوەی دوێنێ کاک پشکۆ زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆم دەفەتەوەم دیدارە دوێنێ لە کۆبوونەوەکە باسی چیتان کرد بڵێ باسی چیتان خۆگە بڵێ باسی چیتان نەکرد ئاسانترە چونکە تۆ شتیکەم باسی شتێکی تیاکراوەکەوە بەڵێ خۆی بە طبیعەت هونەرمەند یاخیە ینی خۆی هەر هونەر لە یاخیبوونەوە دروست ئەبێت جاعاتەن هونەرمەند دائما ناڕازیە دائما هەز بە بەشمەینەتی خۆی ئەکا لەو کای و بوارانەی کە ئیبداعی تیاکە بەڕاستی دەمێکیشە کە ئێمە کە ئەڵێن شاری سلێمانی شاری ڕۆشنبیری و هونەر دەمێکە وەکو ئەو ناوە هەومان ئەزانین خەڵکیش ئەو شتە بەدی کردووەڵێ زۆر جار لە خەڵکی عام باسێکاڵێم شارە دوور کۆتۆ لە مەسلەی شاری ڕۆشنبیریۆمانە ئەمانم کۆمەڵی هۆکار هەبوون گرنگترینیان هاتنی شەڕی داعش و ئەو کەشە نالەبارانە بوو کە بەسەر عامی کوردستانە ڕاستە بەڵام بە تایبەتی بۆ سلێمانی کە ئێمە بەدەر لەوەی کە پەرلەمان ناوی ناوین شاری ڕۆشنبیری هەر لە کۆنەوە شارێکی ڕۆشنبیری و پڕئەدەب و هونەر و ئەم کایانە بووین فەرامۆشکردنی شاری سلێمانی لە ئەساسا و دوورخستنەوەی لەو ناوە ئەمە کاریگەری زۆر لەسەر هزری هەمومانە کردووە کە خەڵکی عام هەستی پێکا بەڕاستی وەکوتم هۆکارەکان زۆرن بەڵام چۆن ئەمانە ڕاستکەینەوە چۆن ئەمانە بخینەوە سەر کای ڕاستەکەی خۆی و سەر ئەو هێڵە و سکەی خۆی کە بە جوانی بچێتەوە وەکو جاران ڕێڕەوی خۆی وەرگێتەوە هەڵبەتە گرنگ بوو ئەو چاوپێکەوتنەکە لەسەر هەر داواکاری خودی کاک پاڤڵ بوو بەڕاستی ئەمە زۆر بە سپاسەوە کە ئەو دانیشتن و کۆبوونەوەی بۆ ڕەخسانین هەڵبەتە ئێمەش هەر هەم وەکو ئەم هونەرمەندانی کە دوێنێ ئامادە بووین دەوری 25 کەسێک بووین و هەم کاک پاڤڵ خۆشی جەنابیان حەزمانە کرد مەسەلەن بۆ نمونە لە باتی 25 کەس 825 کەس هونەرمەند حەزە بووینە بەڵام هەم شوێنەکەەوە ناخوازی هەم کاتەکەش کەمە لەبەر ئەوە و 825 بین 800 کەس بین 25 کەس بین 1000 کەسیش بین ئێمە دایمەن چەند پێشنیارێک هەیە کە گشتیە بۆ هەموو هونەرمەندانە دەردڵی هەموو هونەرمەندان کرا بەڵێ لە ئەخیراگەر زۆریش بێت پێشنیارەکان زۆریش بێ ڕەخنەکان هەمیشە دایمەن لە 4-5 شتا کە گرنگە بۆ هەموو هونەرمەندێک لە شتە شخصەکان دوورکەوینەوە هەر ئەوە نەیە یعنی دوێنێ ئێمە کە بە ڕاشکاوانە خۆشی جەنابی وتی وەکو هاوڕێک ئەم دانیشتناکەین زۆر بە ڕاشکاوانە قسە بکەین وەکو هاوڕێک قسە بکەین دوور بن لە هەموو دیوارێک کە لە بینمانە دروست بێت چی هەیە باسیکەین هەر کەسە و بە بۆچوونی خۆی و لە پێگەکەی خۆیە و لە ئاستی ڕۆشنبیری و معریفی خۆی و ئەو پێگەی کە هەیەی لە هونەرە هەستکردن بەو شتانی کە چەند وەختە ئێمە دوورین لێ ئەمانە باسکرا چەند پێشنیارێکی زۆر جوان باسکرا و چەند ڕەخنێکی زۆر معقول باسکرا کە با بڵین قەنەعەت پێکرا و ڕەخنەکان کە باسمان کردن یعنی بەڕاشکاوانە زۆرشمان باسکردی کە لەوە سەرەتایوتم ئەجا چیمان باز نەکرد ئەجا ئەم لە ئەخیرا لە کۆتایی ئەم یەک هەمومان قسەمان کرد لە ئەخیری ئەم بۆ چوون و ڕەخنە و پێشنیارانی کە کرا جنابیان هەر لەو کاتا مەسەلەن نۆتی خۆی ئەنووسی لەسەر شتەکان لە ئەخیرا بە کۆمەڵێک پێشنیاری زۆر باش و کاریگەر کۆتایمان بە دانیشتنەکە هێنا ئەوە بوو زۆر شتی باس کرد کە بالفعل ئەگەر ئەو شتانە جێبەجێ بکرێت ئەنجام بدرێت کاریگەرێکی تا ڕادەیەک زۆر باشی ئەبێ بۆ ڕەوشی هونەری لە شاری سلێمانی چی بوون پێشنیارەکان پێشنیارەکان لەسەر ئەو قسانی کە کردمان کە ئەمە گشتگیرە بۆ هەموو منفعەتەکەی بۆ هەموو هونەرمەندانە ینی هیچ شتێکی شخصی باز نەکراوە بڵین شتی شخصیمان بوێت ئەم شتانی کە باس کران
ئەمە ئەکرا مەسەرەن ئەوەی کە من باسم کردو یەکێکتر باسی کردەوە فلان و فیسار باسییان کرد ئەمە بۆ هەموو هونەرمەندانە لە ئەخیرا منفعاتەکەی یەکێک لەوانە مەسەرەن با لە زۆر سەر و پیابین ئەوەیە کە لەمە دو وەزیر ڕۆشنبیری ئەو بەڕێوبەرە گشتیانی کە دائەمەزرێن لە کە حیزبێکەوە دانەمەزرێن هەڵبەتە وا پێشنیار کرا خۆش جەنابیشی وا پێی باش بوو کە لەمە دووە ئەو شتا بچێتەوە ناو سندیکای هونەرمەندان بە ڕەئی هونەرمەندان و بە پێشنیاری هونەرمەندان ئەو کەسانە هەڵبژێرن کە ئەبن بە وەزیر بەڕێوبەری گشتی لە وەزارەتی ڕۆشنبیری لە بەشەکانی تری ڕۆشنبیریە ئەمە خاڵێکی زۆ گرنگ بوو بۆ ئێمە وەرچەرخانێکە کە ئەتوانین ئیشی هونەر کای هونەری لە ڕێی وەزارەتەوە باشترکەین لە ڕێی کەسانێکەوە کە خۆیان هونەرمەند بن ئەدیب و ڕۆشن دۆست بن ئەمە یەک دوو مەسلەی بۆ نمونە من باسی نەگونجاوی ئەو شوێنەم کرد کە بیرۆکێکی باش بوو کە بەشە هونەرەکان لێک شوێنە کۆ بکرێنەوە بەڵام شوێنەکە نەشیاوە بەڕاستی خۆی هەر شوێنەکە لە ئەساسا شوێنێکی هیلاک و کۆنا نەبە واهی یەکسەر ئێمە بچینە شوێنێکی هیلاکی کۆنی داڕماوە کە معمەلی جگەرەکەیە خاڵە خراپەکانی ئەو شوێنم باس کرد ئەوەش بوو بە خاڵێک لەو خاڵانەی کە جناب پێشنیارێکن کە لە ماوەی دە ڕۆژە ئەنجومەنێک پێ بێنن بەسەر ئەو شوێنە نابگەڕن یان نۆژێنی کەنەوە یان شوێنەکان دەستکاریکەن بیان گۆڕن بۆ شوێنێکی شیاوتر بە ئێمەی هونەرمەند ئەمە یەکی خاڵێکی تر بوو خاڵێکی تر مەسەلەن ڕاوێژکارێک بۆ ڕاشکارێکی هونەری بۆ کاک پاڤڵ دروستکەن ئەژوتی بە CV وتی CV تەقدیمکەن ئەوانەی کە لە خۆیان ڕائبینن نەک هەر ئەمیکە لەوێ بووین ینی بۆ ئێمە ناکە لێ بووین هەر هونەرمەندێک ئەمە دوایی ئیعلان ئەکرێت ئێسش من لێرەوە ئێڵێم هەر هونەرمەندێک لە خۆی ڕابینێ CV پێشکەشکا بۆی بتوانێت بێ بە ڕاوێژکارێک ئێمە هونەرمەند لە ڕێی ئەوە کە ئەنجومەنێک دروستکەین ئەوش هەر بە CV ئەنجومەنێک دروستکرێت لە ڕێوە ئەنجومەنە و کۆنتاکتێک دروست بێت لە ڕێ ئەو ڕاوێژکارە بۆ ئەو داواکاریانی داهاتوو کە ئەکرێت یان ئەو پێشهات و پێشنیارانە یەکێکتر لەوانە کە گرنگ بوو باسکرێت گەنج بەڕاستی لە ئەو شوێنە گرنگانی کە بڕیاردەرن لە هەموو کای هونەرەکان تا ئێستا خەڵکانی بە ئەزمون و بە تەمەەن ئەیبەن بەڕێوە یەکێک لە پێشنیارەکان ئەوە بوو کە گەنجێکی زۆرمان هەیە کە مبدعن لە هەموو بوارەکانە بەشی سینەما موزیک شێوەکار تر دەوری ئەوانە بەڕاستی ئەوانش بێنە ئەو کایانەوە بێنە ئەو شوێنانەوە ئەوەی ئێستا ئەو ئەبدەیتی ئێستا لای گەنجە لە کاری هونەری و بواری هونەری بەتابەتی بواری سینەما کە بوارێکی زۆر فراوانترە لە بوارەکانی تر کە تەکنەلۆجیایەکی زۆر بێشومار و سەریع کار لە کایی سینەماکات وەکو بەشەکانی تر نییە بەڕاستی ئێستا گەنجی ئێستا ئەبدەیتی زۆر زیاترە وەک لە جیلی پێشوو کە لەسەر منهەجێکی کۆن کار ئەەکەن یعنی ئەمانە زۆر خاڵی تریش بازانم بیرم بێت گەیشتە 19 پێشنیار کە ئەمانەوتی من وعدی ئەمانەتانێمە کە لە ماوەی 10 ڕۆژە ئەمانە بچێتە بواری جێبەجێکردن و بە دوواداچوونەوە ئیشی لەسەرکرێت هەست دەکەم ئەم دانیشتە بەرهەمێکی زۆری باشی یا بەدەستەوە باشە تۆکو خۆدۆکو هونەرمەندێک لە وەژە 90 خاڵە کامیان بەلای خۆتۆ گرنگ بوو خۆی ئەوەی کە باسمان کرد با بڵێن مختصەرەکەی لە ما کۆبەوە کە بەڕاستی ئەمانە هەمووی گرنگن بۆ منی چێک لەوانە ڕۆژانە بزانە هەفتی چەند جار وەفدی حکومی ئەچێتە دەرەوەی کوردستان پێشنیارێکرا با لەگەڵ ئەم وەفدانە هونەرمەندی تیابێت ئەوەی چێک چۆباری جێبەجێکردنەوە کە زۆر مای خۆشحاڵیە لەمە دووە هەر وەفدێکی حکومی بۆرجکایە بچێتە دەرەوە بعد دووسێ هونەرمەندیش لەگەڵ خوا نابەرن کە تا ئێستا هونەرمەند کەمترین بەرکەوتی هەبووە لەگەڵ چوونە دەرەوە یەکێک لە کێشەکان بۆ نمونە شێوەکارێکە معرەزێکی نێودەوڵەتیە کرێتەوە لەو حەکانی قبول کراوە ئەچێتە ناو پێشنگاکەوە لە یەکێک لە وڵاتەکانی ئەوروپا و جیهان بەڵام خۆی بێبەشە لە بەرکە ویزەی نایەنێ بچێتە دەرەوە مەسەرەن گروپێکی هونەری بانگهێش دەکرێت لە فیستیڤالێکی نێودەوڵەتیە کە کۆنسرتێکە لە بەشدارکەن بەڵام سیرەکەی بەهۆی نەدانی ویزەوە یان خۆزانی هونەرمەند زۆر جار بودجێکی وای نیە لە سەرگیرفانی خۆی بڕوا مەسەلەی ئیتر سپۆنسەر و ئەم لە دەرگایانی هونەرمەند کە بۆ هەموو شتێکە بێت لە دەرگای هەموو شوێنەکان بات کە لە شوێنە حیزبەکانەوە دەست پێکات هەتا ئەچێتە ئەوەی کە تۆ لە دەرگای
کۆمپانیایکی سەرماداری ئەی کە بۆ یعنی هونەرمەند پێویستی بەوە نییە کە ئیتر لە مۆدالۆ دەرگایانە بات ئەمانە هەمووی لەو دانیشتنا باسی لەوەکرا عیلاجی بۆ دۆزرایەوە ئەمانە خراە سەر ئەو مێزەی کە ئیتر لەمە دو ئیشی بۆ بکرێت چەندها خاڵی زۆر گرنگ باسکراکە بۆ منفعەتی بۆ هەموو هونەرمەندان ئەبێت و خوازیارم کە ئەمانەش وەکو خۆی جێبەجێ کرێت و ئەکیدم ئەو وعدەی کە درا جێبەجێکرێت. باشە کاک پشکۆ هەر سەرەتای قسەکانەوەی هونەرمەندان جیاوازتر قساکەن بێگومانەوەن جیاوازتر ئەبینن لە خەڵکی تر لە کۆبوونەوەکەیە چ شتێک باس کراها هەستکرێت جیاوازە تازە بێ هەم بۆ بەفڵ تاالبانیش ینی شتێکی تازە بێ زۆر جارە ڕۆژانە لەگەڵ وەفتی سیاسیەکان دانیشە لە کۆڕ و کۆبوونەوەی ترەکە بەڵام ئەمەی لەگەڵ هونەرمەندان بەنسبە دەوی شۆ جیاواز بێ لە ڕەخنەگرتن بێ لە وڵا خۆی وتەنی وتی من درەنگ کەوتم لەم دانیشتناکە لەگەڵ هونەرمەندا بیکەم بەڵام زۆر جاری ژەڵین بکرێک باشترەوەی کە درەنگ بێت یان درەنگیش بێ باشترەوەی کە هەر لە ئەساسان نەکرێت ئەمە زۆر جاروازین هەنێک کەسایەتی ئەوە سەرقاڵە بە هەنێکایی سیاسیەوە یان بە شتیکە و مەشغوڵ کراوە یان مەشغوڵ بووە نایپەرژێتە سەر بوارێکە هونەرە خۆ دەزانی بەڕاستی هونەر سۆفتپاوەرێکی عەجیبە کە تێگەی هەنێ سیاسی ئاگای لەو سۆفتپاوەرە نییە کە چەندێک کاریگەری هەیە لەسەر هەم خودی بەڕێوەبردننی وڵات هەم کای دەرەوە با بڵین تۆ چۆن کاریگەری خۆ دروست ئەەکەی لە کایەکانی دەروی وڵاتە دەروی هەرێمە بە سۆفتپاوەرە بە هونەرە بە کار ڕۆشنبیرەکەیەتی با بڵێن مەسەن خەڵک لەوانێ بڵێمە بێ ئاگای بەڵام دوێنێ لەو ناقەشەکانە بۆمان دەرکەوت کە بەڵێ ئاگای لە زۆر شتە ئاگای لە هونەرمەندانە خۆی زۆر زۆر معلوماتی زانیاری باس کرد کە ئەوەی پشتڕاست کردەوە کە ئاگای لە هونەرە ئاگای لە هونەرمەندانە و ڕۆشنبیرێکی فراوانیشی هەیە لەسەر مەسەلەی هونەر ئەمە جێ خۆشحاڵی بوو جێ خۆشحاڵیشەوە بوو کە هیچ گرژێک نەبوو لە قسەکردنا با بڵین ئێمە سڵکەینەوە بەڵین هەنێ قسە هەیە بانیکەین خۆی جەوێکی بۆ ڕەخسانین کە بتوانین زۆر بە ئازادانە چۆن ئاوەکو برادێک و هاوڕێ قساکەین ئەوە قسە بکەین ئەمە وای کرد کە ئێمە بە حڕێتێکی مطلق ئەو داواکاریانەمان هەبێ ئەو پێشنیارانەمان هەبێ کە بیکەین خۆشببختانە ئیسیجابێکی زۆر باشی لێکەوتەوە زۆر باشە دوایین با بڵین بڕیار لەوە درا کە کۆبوونەوەی تر هەبێ دانیشتنی تر هەبێ یەکتربینینی تر هەبێ یان بڕیار لەوە درراوە ئەو لیژنەیە دروست بکرێوی تر ئەو لیژنەیە کارەکان بکە خۆی شەرت نییە ئێمە ئیتر جارێکی کەم و باشیر مەسەەن دانیشتنی کە لەگەڵ جەنابیا بکرێت و ڕەنگە بشکرێت بۆ نا بەڵام دانانی ڕاوێژکارێک و دروستکردنی لیژنەیەک ئەمانە کار ئاسانیە ئەنی ئەمانە کار ئاسانیە بۆ ئەوی کە ناکری هەموو دقەیەک تۆ لە دەرگایەکی معێن بێ بەڵام تۆ لە ڕێی ئەنجومەنێکەوە لە ڕێی ڕاوێژکارێکەوە ئەوسا ئەتوانی شتەکان ئاسانتر بێتەوە ماوەکە سەریعتر ئەبێت با بڵین نەرمێکی زیاتر ئەبێت شتەکانە زووتر ئەگات بە باشتر ئەگات باشتر ئەم بینە دروست ئەبێ خۆی هەربێ جسترێک هەبێ پردێک هەبێ ئەم پردە ئێمە ڕزگارەکات دواتر خاڵێکی کە هەیە زۆر گرنگە هەنێ جار مەسەلەن خەڵک لە سۆشیال میدیا زۆر ڕخنە دائمن لە هەموو شتێگەگرن ئێستا خەڵکێک فێر بووە گەنجێک فێر بووە ڕخنە لە هەموو شتێگەگرێ بۆ نمونە ئێستا با بڵێن ئێمە ئەمانوێت ئەو ڕخنانە نەهێڵین ئێمە ئەمانوێت ئەو شتە ئاسایی کەینەوە کە بەدەلەوەی کە دوێنێ خۆشیوتی ئەمە مەسەن ئێمە تیامانە بوو کە شەرنی هەموو یەکێتی بیانم دانیشتە عیلاقی بەیکێتیەوە نیە بەڕاستی حزبایەتیان بە هیچ نوع حیزبایەتی تیانە و دوایەمە کۆمەڵێک هونەرمەندی زۆر لەم شارەیە سوودمەند دەبن لەو پێشنیارانی کە ئەکرێت کە شەرنی یەکێتی بن و دایمەن زۆربەی هونەرمەند کە بێلایەنە خۆ دەزانی ڕاست هونەرمەند ئەڵین یاخی ینی هونەرمەند هین دەستەمۆ ناکرێت بە ئاسانی ئەمانە خاڵکی گرنگە کە گوێنەدان بەوەی کە ئینتیمای تۆ چییە سیاسی بێت سیاسی نەبێت هەرچێک بێت بەڵام لە ئەخیرا ئەم شتانی کە بۆ هونەرمەندەکرێت گشتگیرە بۆ هەموو هونەرمەندێکەکرێ و لەسەر هەموو ئاستێکەکرێ و هەموو هونەرمەندێک قازانجی لێکە دوای ئەوە کە ئەم قازانجە بە سوودی کۆمەلگا ئەشکێتەوە چکە تۆ بەڕاستی لە هەموو وڵاتێکە لە هەموو میلەتێکە تۆ لە ڕێی
کە ڕۆشنبیری و معریفەکە و لە پێشایی نازی تۆ لە پێشە لە فلیمێک و لە گۆرانیەک و لە کتێبێک و لە شعرێکەوە ئەنجام میلەتێک ئەناسی لەبەرەوە زۆر گرنگی بدرێت بەکای ڕۆشنبیری هوەری بە تایبەتی لە شاری سلێمانی کە ئەم لەقەبەمان لە خۆمان ناو ئەبێت شانی ئەو لەقەبە بین. بەڕێز پشکۆ مستەفا هونەرمەند سپاس بە ئامادەبوونت زانیاریەکانیش لەسەر کۆبوونەوەکە بێم و بە بینێرانە دوت زۆر سپاس بۆ زۆر سپاس دەست خۆش بێ.